کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی پرۆژەی نیشتە جێبوون لە نێو هەرێمی کوردستاندا. چەند مانگێک بەر لە ئێستا دەستەی وەبەرهێنان باسی لەوە کرد 11 پرۆژەی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بە تەواو نەکراوی ماونەتەوە بەشێک لە وەبەرهێنەرانی ئەو پرۆژانە پارەیان لە خەڵک وەرگرتووە و بە شێوەیەک لە شێوەکان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بەکارهێناوە. ئەم جارە هەوڵ دەدەین ئەم جۆرە پرۆژانەی نیشتە جێبوون کە تاوەکو ئێستاش کێشەکانیان یەکلایی نەکراوەتەوە حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنیان چی دەکات. هاوڵاتیان کە چەندین ساڵە پرۆژێکی لەم شێوەیان کڕیوە و پارێکی یەکجار زۆریان داوە چی دەڵێن و بە نیازی چین چارەسەری حکوومەت بۆ ئەو کێشەیە چی دەبێت؟ ئەو پرۆژێت پرۆژەکە چەند ساڵ دەبیەوە کارتان ینی پارەتان داوە پرۆژەکە تەواو؟ ئەو پرۆژەکانی ئەڵمانیا لە 2011ەوە پارە دراوە دەبا لە نهایەتی 2014 ناوەندی 2014 خلاص ببە و تەسلیم بە خاوەن ماڵ کرابە. بەڵام کە نەکرا مستەسمرەکە هەر جار و بیانویەک لێنێتەوە دەڵێ پێم تەواو ناکرێت دەڵێ پارەم نەمایە دەڵێ مفلیس بوویمە ئەوە نازانین خانوێک بە چەند پارەتان داوە؟ خانوو هەیە بە 17 دەفتەر کراوە، خانوو هەیە بە 20 دەفتەر کراوە، خانوو هەیە بە 24 دەفتەر کراوە، هەر خانوە بە سارێک کردراوە. بیدات ساڵە بەم شێوەیە بە هەڵبژێردراوی ماوەتەوە بەخوای ئەوە تقریبی ئەگەر بە حسابی ئەوەی بی لەو ساڵی کە تەسلیمی مستەسمر تەسلیمی خاوەن ماڵ بکە ئەو 5 ساڵی پڕ کرد. 5 ساڵ تێپەڕ بوو. تێپەڕ بووە. 5 ساڵ تێپەڕ بووە. پێشێلکاریەکان لە گرێبەستەکە چییە؟ قوربان ئێمە لە 2011 من 17 دەفتەرمدا 6 دەفتەریشم تیا سەرف کردێ 23 دەفتەر خۆم تیا سەرفم کردێ ینی یەک دقە تو 17 داوە 17 دەفتەر لە 2011 باشە پاشان ناچار بووی بۆ خۆت 6 دەفتەری تری لێسەر 6 دەفتەری ترمدا خانەکەم تەواو کرد کوڕەکەم لە ئیجارە و 7 ساڵ تقریبا 7 ساڵ ینی جگە لە پارەی ئیجار 300,000 دلار لەسەر وەستاوە ئەمە شەقامەکەیتی ئەمە ژیانەکەی لەنەوە ئەرەوەڵە هەی باشە ینی سەردانی دەستەوە بەرهێنان حکوومەت کاکسامان مراجعی کاکسامانمان کرد وتی بریارە مەشروعەکە بدەینە هین کابرایەکی تر بەس ئەرێ من مەسئولم لە پشتوەیە کەس بەرهێنەرەکە نەیهێشت من خەڵکم لە پشتوەیە کەس ناتوانێت ینی زەرمەندەکە ئێوە بوونە ئێمە زەر یعنی وەبەرهێنەر دەڵێ ئامادەنیم ڕادەستی بکەم حکوومەتیش یەکلای نەکردوتەوە ئێوەش زەرمەند هەر یەکەتان چەندتان زەرەرە بەخوا لە 2011 17 دەفتەرمدا 6 تا سەرکردم 20 دەفتەر کوڕەکەیشم 8 ساڵە لە ئیجارە مانی حەوەرەکەدا ئەرە بەقڕە 700 دلار خۆ من حاجیشم یانی 230,000 دلار لە خانوویەک سەرف کردووە لە 2011ەوە مانگانەش 700 دلار کرێ دەدەیت. کامەران من بەکو خۆم بە 24 دەفتەر کڕیمەوە لە دەستی دوو کڕیتمەوە بە 24 دەفتەر کڕیمە نزیکەی 3 دەفتەریشم تێدا سەرف کردیە ئێستا بە 27 دەفتەر لەسەر خۆم ڕاوەستەوە مەمنونم هەر مستەسمرەشت کە بێ قیڕەکەم بۆ بکە حدائقەکانمان بۆ بکە لەبەر ئەوە بێهیوا دەرگان نەماوە لێ بەڵام ئێستا سەرۆکی حکوومەت کەیسەکەی وەرگرتووە دەڵێ هەر کەسێک بۆ بەرهێنەرێک فێڵی کردێ سزا بدرێت. باشە سزا بدرێمش چاوەڕی سزاکە دەکەن چاوەڕێ دەکەین بزانین چمان بۆ دەکەن. باشە داواکاری چییە تۆ؟ 2013 ئەو خانەکردیم بە 17 دەفتەر سەمی کرێچیم 2013 2019 ینی پارەکەتیان بردووە و هەیکەلە هەموو ڕۆژی ئەوڕۆم کاکە سبێنێ دوو سبێنێ حکوومەت تۆوا دەڵێ گرێبەستێکمان لەگەڵ کۆمپانیان کردووە ئێوە تەڕەفی سێمن تکا دەکەین جێبەجێ بکەن وایە ڕۆشتم بۆ استثمار شکاش استثمار کردم و کاکە چی بکەمێنی ئەمڕۆ بەیانی سبێنێت کاکە بۆکی ئەوڕم بعد باشە چیتان دەبێت؟ وڵای ئێمانەوەی کە خۆی تەواوی کردیە
شنێکی تیا سەرف کردێ بیقدارێ پارەی بدەنێ ینی نیوەی شوێ قەیدا پرۆژەکە جێبەجێ بکرێت بەسەوە هەر بەسەوە ماگەرەکە تۆ یەکەی نیشتە جێبوونت کڕێ لێرە بەڵێ پارەکەش هەمووی درراوە ئێستا ئەوە پێ دەڵێن کانی ئەڵمانی ئەو نیشتە جێبوونە و ئەمە بەنسبەت من پارەکەم هەموو دایتە ئەمە بە کاش کڕیمان هەژدە دەفتەرمدایە ینی 1000 دلار پارەت داوە ئەوەی کە بەقس تقریبان لە 2012ەوە تاوەکو ئێستا تەواو نەبووە بەس ئەوەی لەسەر من تەواویان نەکردم 2 ساڵ لە کرێچی بووم تقریبان مانجی 7 وەرەقەم دەدا 2 ساڵ لە کرێتی تقریبان 2 دەفتەر کرێمدایە مەجبور بڵێ مەجبور هاتم پاش 2 ساڵی مەجبور هاتم خانەکەی خۆم بە خۆم تەواوم کرد بڵێ ئەمە عقدمان لەگەر وەبەرهێنەر هەبووە کە بەخۆی خانەکە تەسلیم بکاتن کامل مکملۆکی عرب گوتنی بە تەواوی کلیل باگاداری حکوومەت تەوان دەستەوە بەرهێنانتان هەیە هەمووی موجودە هەمووی عقدەکان تۆ پێم بڵێ کاکە ئەو وڵاتە دادگای هەیە حاکمی هەیە بەرپرسی لێە سکاڵەت تۆمان نەکردووە نەشتە دادگاورێ کاکەوە گرێبەستەکەم فەرمووە بەرهێنەر ئامادەنیە کرد سکاڵام تۆمار کرد چوومە پێش حاکمیش ئەوراق و هەمووی موجودە چوومە پێش حاکمی حاکم کە گەورەترین سوڵتەیە لە وڵات پێم دەڵێت ئێمە چیت بۆ بکەین کێشەی ئێوە چێ پرۆژە لە چ پرۆژەیەکەوە چی بەێ مەمنونین کا کامەرانە تو پێدا چوونەی لۆ پیاوی هەژار و فەقیر دەکەی ئەمە زۆر مەمنونی قەنات بیسارین بەس کا کامەران ئەمە 5 ساڵە هاتووی ئێرە دەکەین هەر جارێ دێن مقاولەک دێ مقاولەکە ساڵە کێشتان بەر 5 ساڵە ئەگەر ئەوانە بلۆک ڕۆژە یەک بلۆچاندانە بە تەوا بوو ئەمن ئەو پارەی ئەمە بوو دەچمە هەر سەرخانیەکی 100 مەتری دەگۆ 4 دەفتەر 13 دەفتەر ئەم شقاتەکەم نییە لەو مەملەکەتەی منداڵی و مەملەکەتەی مەکا کامەلا عمرم بووە 50 سەروەت و سامانی هیچ داوەتە ئەو شوقی دایکمە ئەو شوقەیە دەچمەوە بەرهێنان ئەوە شوقەی زێرنستیە باش ئەوە ڤێلاکان و خانەکان تەواو بۆ پرۆژ ئەی فەقیران تەواو نابی فەقیری 7 دەفتەر بەری سەردانی ئەوەت کردووە سەردانی بۆ بەرهێنان دەسمەکەن کاگەێرشی ئینشاڵە ئەویش دەمانبینی لە تەلەڤیزیۆن هەر جارێ دەسمەکەنی حکوومەتە کاگەێرش دەسم بە احترام دێرێت تەواو دەبی ئینشاڵە بێغەم بن 10 فلستان ناڕوە 1 فلستان ناڕوە وا حەفز دێمە دەرێ ئەمن زۆر 5 ساڵە کڕی دەدەێت کا کامەران گوتی 2 ساڵ تەواو نەبی 3 وەرەقەی وەردەگرم مانجێ ئەم کەسی نبینم تێستە کەس ینی بەپێی گرێبەستەکە دەبایێت ئەوە گرێبەستەکەم نەماێت ئێستا تۆ کڕی دەدەی بۆ خۆ بەرێ کریتە یەک شقام کردیا چەند پارەدا 7 دەفتەر کاشش کاش 5 ساڵە بەو 5 ساڵە بەو شێوێمە ئەم مەمنونم لە حکوومەتی نوێ کا کامەران بارزانانی برا گەورەمانە بێ غەم خۆری ئەو فەقیرەی بێ ئەوان بەکەرچاندێ بەس فەقیرانی چاوەڕێەوە دەکەێت حکوومەتی نوێ ومێدم هەیە ومێدم زۆر پێ هەیە باش ئەوە یەک شوقی کردەوە تۆ 4 شوقت کردوە لێرە چەند ساڵە وڵا 5 ساڵە 5 ساڵە هەتا ئێستا هیچ بال نەمدیتە لە تەلەڤیزیۆنی باز بکرێ برێمەوە باسی ئەو پرۆژەیەمە دەکرێت دەرەی پرۆژەکەمان تەواو بووە زێڕین لە دەرەوەی بازنێ بە قەنەعەتی من حکومەت دۆ دەزانی تەواوی کردێ بەڵام تەواو نەبووە پرۆژەیە هەر لە جێی خۆیتی و کو هاتی مێرکوانە ئێستا شەرەوا دەبینەوە هیچ گۆڕانکارێکم نەدیتە لێ بکەوایە تۆ ئەگەر هەر شوقەیەکت بە کڕیبێ بەتەنەی منی ئیبراەکان دەزانم ینی مەبلغێکی یەکجار زۆرە بکڕێ دوو قات بەتاکیت هیچ ئەمەلم پێ نەمایە بەڕاستی هیچ ئەمەلەکەم پێێن ینی سکاڵەت تۆمان نەکرد بە تاکیت کردیتم چۆن نەم کردی هەموو شتێکم کردێ بەس کار هیچ محکەمە چم لۆ بکە نازام دەرێک ڕۆژەکەی من تەواو بووە و حکومەت لەکن حکومەی تاوە بەڵام لەکنە منەوە بە خۆتان دەبین ئەوە بینایە بەڵام ئێستا جێبیستیەوە بوومە ئەلەسەس مقاول هەیە تازە دەست بە ئیشەکە دەکاتەوە پێت وایە بۆ خوای حەزم لێ مقاولەکەی ببینم کە دەرێ و هەفتەیە دەست بە ئیش دەکەم بەس بزانمەوە هەفتێت تاریخەکەم دەوێت چونکە من ڕۆژانە یعنی زۆر جاراتی مێرکانە دەرێ و هەفتێ کاکە و هەفتێت هەفتەکە بەس تاریخەکەم پێ برێن
و بینێمە ئەوەندە خۆم لە ئیشیش نەکەم هەمردینەندی خەمی لێ خۆشترە برێکا کە پارەکەت ینی پارەکە ڕۆی خەمەکەش بلە هەر لەولا هیچ. دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەڵێت نزیکەی 10 پرۆژەی جۆر بە جۆری نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان بە تەواو نەکراوی ماونەتەوە بەشێکی زۆر لە وەبەرهێنەرەکان پارەی خەڵکانێکی زۆریان وەرگرتووە و دواتر بۆ دەرەوەی وڵات هەڵاتون. ئەمە یەکێکی دیکەیە لە پرۆژە گرنگەکانی هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری هەولێر کە پێی دەگوترێت دەشتی بەهەشت بە سەدان یەکەی نیشتە جێبوونی جۆر بە جۆر لەم پرۆژەیەدا هەیە. دەستەی وەبەرهێنان ئێستا بە دوای وەبەرهێنەری تازەیە کە ئەم پرۆژەیە پێویستی بە 80 ملیۆن دۆلاری ئەمریکیە. خەڵکی کڕیاری ئەم پرۆژانە تاوکو ئێستا و چەندین ساڵە چاوەڕێی حکوومەت دەکەن چارەسەرێکیان بۆ بدۆزێتەوە لەوەی پارەیان داوە بە 10,000 دۆلاریان داوە کەچی تاوکو ئێستا وەبەرهێنەرەکە پارەی لەو خەڵکە وەرگرتووە و هەڵاتووە بۆ دەرەوەی وڵات چاوەڕێی چارەسەر دەکەن. حکوومەتیش دەڵێ ئێمە چاوەڕێ وەبەرهێنەری تازە دەکەین بۆ ئەوەی دەست بە نۆژەنکردنەوە و تەواوکردنی ئەو پرۆژانە بکە. حکوومەت دەڵێت دەبێ ئەم پرۆژانە چارەسەریان بۆ بدۆزرێتەوە. کاکە سعات سڵاوتان لێبێ لە هەموو لایەک پێم وایە کێشەتانەیە کێشەیەکی گەورە لە دەمێکە کێشەکە چییە؟ قوربان بەنسبەتە خۆمیان بەنسبەت بیدایەتی لە نەورۆزی ساری 2010 ئەمە لەو خانیانەینە هەموو کەسێک پارەکانی تەسمیل کردیە ئینجا کلیلیان دایتێ لەو ڕۆژیەوە هەتا ئێستا ئەمەیان لەسەر زگراشە دەمانوێت تاپۆ کەوای ئێوە پارەی کاشتان داوە هەمووی پارە کەس ناتوانی بستە ناوخانی ئیسکانبی بەبێ ئەوەی ئاخر قستی خۆی نەداتن هەموو پارەیدایە هیچ ئیشکالێک نییە هیچ گیر و گرفتە چی ئەو تۆ لە لای ئێمەوە نی هەمووی لە لای کۆمپانیایە حەزیشیان بۆ بەناوتان ناکەن چێ لای بەرپرسان ئەمن دوو کوڕم نەکەدا بووین هاتم سێ خانم لێرە پارەمدایە هەدە یەخانێکی 21 دەفتەر 21 دەفتەرت بە خانێکی بەناویشت نییە بە ناوشم نییە 63 دەفتەرم بەو خانیان نەدایە بە میانگۆ هەتا 10 ڕۆژی دیکە بەناوت دەکەین دە ڕۆژ ئەمن لەوە 8 ساڵە لەناو خانی دام ئەمندارەکانم ئاسایشن مڕەزعەتی چێ بکەین چوی بە محافەزەی چوی بەکرد دایرەی ماری ڕەجامان لێکردن هەر گوتیان بە درۆ سبەینێنا دووسبەی سبەینێنا دووسبەی تا ئێستا ئەمەڕاجی باشە تۆ پێم بڵێ بەس کێشەکەی ئێوە کێشەکەی مەسەلەی نەبوونی تاپۆیە یانیش ئەو گرێبەستەی ئێوە کردوتانە ینی خاوەن شەریکەکە وەبەرهێنەرەکە پابندی بەخۆی کاتی ئەو خانوەم کڕی ئەلێرە 16 دەفتەرمدا بە 20 دەفتەری تقریبان ئەوە کەم بوو ینی 16 دەفتەرمدا 4 دەفتەرم لەسەرما بوو 3 ڕۆژ تاخیر بوو خوا دەزانی لەسەری کردمە گوتی کرێت لەسەر ئیزازەکەم پارەکەشم دەست لێ نەداوە پارەکە ئەوە خانوەکەی دەبێ ڕەتکەیەوە پارەکەشمان دەبی بدەیناتە ئەوان لە وەرگرتنی پارە سوور بوون ئێستا پاسەوان ئەمە کەشێشەکەمان لەسەر سەنەدەکەیە تاپۆیەکەیە نە تاپۆیەکە و نە کەسێک دیارە و ینی مرێ ئیدارەک هەیە نەشتەکەی ئیدارەی نییە شەریکەکە ماوە ئەمە دەماعەتە نازم شەریکەکە ماوە بەڵێ ماوە لێرە نانە نەما ئیدارەی نەما خۆی ئێستا بێ ساحێب کرد بێ ساحێبە ئەمەدا ئەنیشتن 100 درویان لەگەرەمە کردیا جەنابی کا خالیدۆ هەموو دەزانن کە ئەوەی ماریکە ئەوەی درویەکە ئەوە بوو 5 سال پێشێکوە 6 سال پێشێکوە گوتی ئەو هەفتەی دادی ئەو هەفتەنە ئەو هەفتە سەنەت وەرەگرنەوە هەتا ڕۆژی لێرە ئافرەتە قسەی لەگە کرد های گوتم من گۆتاکەنجی ئەو دریانە لەگە خەڵکەکەن ئەوەی خەدەماتی شەنیتی باشە نەبوونی تاپۆ زەرری لە ئێوە داوە هەر خانیەک چەند زەرەرە هەر خانیێک باش ئێستا تۆ ترمێلێک بکڕی سیارێک بکڕی ئەگەر سەنەوی نەبی بە چەند یەکری بە لەوانێ بە 20 وەرەقەی بکڕی بەڵام ئەگەر سەنەوی هەبی لەوانێ بە کەس خانیەکەشتان لێ ناکڕی ئەمن خاستن ئەمن یەکە ئەو هەموو جەماعەت لێرە دەزانی تەنها کاک لێر ئەوەی مهندس مشریفی ئێرە بوو کە من هاتیمە ئێرە پێشماری من کەم بووجێ ئەو عادیقەی وەرە عادیقەکەی ببینە باشە کێشەکان بەگشتی چی؟
بەگشتی مەسەلەن بۆ نمونە مۆلیدا دەبایە کاتم بی جاران کاتم بوو ئێستا کاتم نییە یەک دوو برادرانی مۆلیدەی داوای پارچە عەردەچی دەکەن لەوەی بستنە دەری نەیانی دایتێ ئێستا ڕۆژانە ئەو دووکەرو ئەو دەنگە گەورەیە لەناو ئەو عالەمی لە ناوەندی ماڵانە خەڵک منداری بچووکار لە بۆ ڕەوزەی پێشێرکاری لە گرێبەستەکە زۆر هەیە جارش کە جەنابی معافس هات کاک لە دەورەی ئێرەگەڕا ئەو زادەی خەدەمی دەورەی حتى ئەوەی بە کاک خالی گوتوتی ئەمن نەمزانیە شتێک کابرا قەمسەرەکی لەبەربی باسکەچ پێوەبی ئێچ پێوە نەبی لای خانیەکان ڕسیفیان لۆ کردی لایدی ئەو ڕسیفەی لۆ نەکرێە وەرە زادەکەم کوڕی زۆر کوڕی زۆرە کاکە ئەتۆ جەما ئێستا مندارە چیمە زۆر مراجعات کرا بەس دەنجی مە ناڕوە زۆر مراجعات قایم قام بەخۆی ئێستا شتە چکەش هەیە زۆر گرینگە برای بەڕێزم مندارە چیمە مەسەلەن دەوێت کێکەچی بکری یاخود عەزی لە شتەچی مندارە شتەچی دەکری دەبی لیری ڕەها تەماشا ئەو دارە برندی هێکا دەبی بستە ئەوێنێ نەدوکان هەموو شارۆچ هەموو جەماعەت کافتریای خۆی هەیە کانتینی خۆی هەیە مەسەلەن سوپەرمارکێتی هەیە مینی مارکێتی هەیە فڕنی سەمونی لێ بەڵام لێر کوانە کابراەک شتەچی لەوێ دەبی بە دەدەقە بە پێیان بڕواتە دەگاتە دوکانێک ڕقمان لەو بینای هەیە لەو بینا ئەو بینا دروست کرایەوە ئەوە لە 4 ساڵە دروست کردیا کرا وەکو ڕەبی لە پلانەکە لە پلانەکە نەبوو لە نەخشێک بەندی کردوتیان بۆ بینا تا نور کردی هێشتا داری لە بنە پێشتر بە دوواداچوونێکمان کرد باس دەوە کرا 11 پرۆژەیەوە بەرهێنانی نیشتەجێبوون تاوەکو ئێستا کێشەکانیان بە هەڵبژێردراوی ماوەتەوە تەواوی پرۆژەکان دەست بەکار بوونەتەوە ئێستا لەو 11 چەند پرۆژە ماوە ینی کێشەکانیان بەردەوام بێت لە شاری هەولێر کەمتر لەو ژمارەیە کێشەیان هەیە وە 3 پرۆژەمان دەتوانین بڵێن بە ڕێژەی 100 کێشەیان هەیە ئەوانیش پرۆژەکانی دەشتی بەهاشت و کۆیستی لە شارۆچکەی کۆیە و کانی ئەڵمانی لە پارێزگای هەولێر پرۆژەکانی تر تێبینیمان هەبووە و بەشێکیشی هاتینی تیرۆریستانی داعش و قەیرانی دارایی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەو پرۆژانە هەبووە و لە هەمان کاتیشدا هاوڵاتیان نەیانتوانیوە قستی ماگانی خۆیان بدەن بۆیە لە کاتی ئێستادا دەتوانین بڵێن 3 پرۆژە لە شاری هەولێر یەکیان لە کۆیە کێشەیان هەیە و ئێمە ئامادەکاریمان کردووە بۆ چارەسەرکردنی ئەو پرۆژانەش وەکو بەشێک لە چارەسەرەکانی کە پێشتر لە بۆ پرۆژەکانی تری نیشتەجێبوون پێشنیارمان کردو باشە دیارە پرۆژەکان بەشێکی زۆریان کێشەکان کێشەی قوڵ بوون خەڵکێکی زۆر پارەی دابوو بۆ بۆماوەیەکی زۆریش نا یەکەی نیشتەجێبوونی پێدرا بوو نە پارەکەشی بۆ گەڕێنرابوویەوە ئەم جۆرە چارەسەرانی کە ئێوە کردوتانە بە شێوەک لە شێوەکان وا دەکات مافی خاوەنی یەکەی نیشتەجێبوون ینی تەمین بی بێگومان بە پێی یاسا مادەی نۆ لە یاسای وەبەرهێنان بڕگەی دوو دەرێ هەر وەبەرهێنەرێک کەم تەرخەم بوو لە جێبەجێکردنی پرۆژەکەی لێ وەردەگیرێتەوە و دەدرێتەوە وەبەرهێنەرێکی تر و هەموو ئەو زەرەر و زیانانەی کە لەو پرۆژەیە چه حکوومەت چه هاوڵاتی لێ کەوتووە لەسەر وەبەرهێنەری کۆنا بەڵام بە خۆتان دەزانن ئەو پرۆژانە فەرمان ئەو وەبەرهێنەرانەی کە ئەو پرۆژانیان بەجێهێشتووە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە لە هەرێمی کوردستانیش نین ئەگەر لە هەرێمی کوردستانیش بن دەستگاکە پەیوەنددارەکان تەکلیف کراون بە دەستگیرکردنیە ینی هەر وەبەرهێنەرێک پرۆژەی نیشتەجێبوونی هەبووە کەم تەرخەمی بەرامبەر بە هاوڵاتیان هەبووە ئەمە فەرمانی دەرگیرکردنی بۆ دەرچوو بێگومان بەشێکیان لە کاتی ئێستادا ئێمە لە دادگاین و بەشێکیان فەرمانەکان دەرچوون لە دادگای تایبەتمەند و ئێمە بە دوواداچوونمان بۆ کردوون بەڵام ئەو فەرمانی دەستگیرکردن و گرتنی وەبەرهێنەرەکە چارەسەری کێشەی هاوڵاتی ناکات بەڵام باشە بێش ئەوی بینە سەر مەسەلەی چارەسەرەکە ڕێژەیان زۆر بووە بۆ بەرهێنەرانە ژمارەیەک هەیە بەخۆی لە سەرەتای ساڵی 2006 تاوەکو ئێستا لە سنووری پارێزگای هەولێر 56 مۆڵەتی وەبەرهێنان هەڵوەشاوەتەوە بەشێکیان پەیوەندیان بە مافی هاوڵاتی نەبووە بەڵکو وەبەرهێنەرەکە لە سێکتەرەکانی تری وەبەرهێنان کاری کردووە بارەت بە دەرگیرکردنی وەبەرهێنەرەکان ئەوانەی پارەی خەڵکیان خواردووە کەس دەرگیر کراوە
بەشێک بۆ بەرهێنەرەکان بەڵێ دەستگیر کراون و بەشێکیان هەرێمی کوردستانیان بەجێ هێشتووە ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەولێر و لایانی پەیوەنددار بەم بابەتە ئەمتەرکولمان لێ ئاگادار کردوێتەوە و بەشێکیان ملاحەقی قانونی دەکرێن و بە هیچ شێوەیەکیش لێخۆشببوونیان نییە لەبەر ئەوەی سەرڕای ئەوەی پرۆسی وەبەرهێنان و پرۆژەکانی نیشتە جێبوونیان ناشیرن کردووە و مافی هاوڵاتیشیان خواردووە. هەر بۆ زانیاریتان لەلایەن خودی هاوڵاتیانیشەوە داوای یاسایی بەرز کراوەتەوە و ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەندیش بەغدا تەنسیقمان هەیە ئەو فەرمانی دەژیرکردنی ئەوە بەرهێنەرانەمان بۆ ناردوون کە ئەگەر لە خوار و ناوەڕاستی عێراقدا نیشتە جێ ببن بەڵام بەداخۆ تاوەکو ئێستا ئەوە بەرهێنەرانە ڕادستی دادگان نەکراون لەبەر ئەو هۆکارانێک کە شوێنی نیشتە جێبوونیان دیار نییە. باشە سەبارەت بە ئەو یەکەی نیشتە جێبوونانەی کە ماوەیەکی زۆرە تەواو بووە ینی تەنانەت ئەو خێزانانە چەند منداڵێکیشیان لە یەکەی نیشتە جێبوون دروست کردووە بەڵام هێشتا تاپۆیان وەرنەگرتووە. طبیعی پرسیارەکە زۆرم پێخۆش بوو کە جەنابتان کردتان هەموو پرۆژەیەکی نیشتە جێبوون زەویەکان لەلایەن خودی شارەوانیەوە تەرخان کراوە. بەشێک لەو بەداخەوە دەیڵێم لە سەرەتای دەست بەکاربوومان لە وەبەرهێنان ئەو زەویانە مافی خەڵکیان لەسەر بووە شوێنی کشت و کاڵی بوون داخلی ماستەر پلان کرابوون قەرەبووی خاوەن مافەکان نەکرابوونەتەوە. عادەتەن کە زەویەکیش تەرخان دەکرێت لە سەرەتا پێشی پێدانی مۆڵەت پێویستە لەلایەن شارەوانیەوە تەنازول بکرێت بە ناوی وەبەرهێنانەوە بکرێت. ئەی ئەگەر مافی خەڵکی لەسەر بێت دەبی ئەو هەموو پرۆژەکان بەم شێوەیە دەتوانم بڵێم 130 پرۆژەکانی وەبەرهێنان بە ناوی خەڵک کراون سەنەدیان بۆ دەرچووە و بەشێکیان لە قۆناغی تەواوبووندا بۆ نمونە ئەوانەی کە لە سنتەری شارەکانن لەبەر ئەوەی کێشەی فەلاح و کێشەی قەرەبوو کوژانەوە ئەو مامەلانە نەبووە بەشێکیان پێویستی بە بڕیاری ئەنجومەنی باڵای وەبەرهێنانە کەی بڕیار دەدرێت تاپۆ وەربگرن چکەوانە زەرێکی زۆریان کرد. ئێمە دوای ئەوەی سەردانی بەڕێز وەزیری شارەوانیمان کرد لەگەڵ سەرۆکی دەستەی وەبەرهێنانی نوێ کە دەست بەکار بوو یەک لەو بابەتانەی کە باسمان لەگەری کرد ئەو هەما هەنجە بوو بۆ ئەوی بتوانین ئەو زەویانە کە تەرخان کراون بۆ پرۆژەکانی وەبەرهێنان وە پرۆژەی نیشتە جێبوونیشیان لەسرە لەلایەن لیژنەیەکی بەپەلا هەماهەنگی تەواو بکرێ تەواوی ئەو یەکانە بێتە سەرناوی وەبەرهێنەر وەبەرهێنەریش تەنازول بۆ کەی دەست پێ دەکەن. ئەکید ئێمە پرۆسەکە بڕیاری ئەنجومەنی باڵامان هەیە و بەشێکی زۆر دەستمان پێ کردووە و حەزیش دەکەم بە جەنابتانی بڵێم سوودمەندی یەکەم لەو پرۆسەیە حکوومەتی هەرێمی کوردستانە لەبەرەوە ئێستا ئەو پرۆژانە لەلایەن خودی وەبەرهێنەران و چەند نووسنگەیەکی خانوبەرە مامەڵی پێوە دەکرێت ئەگەر بێت و ئەو یەکە نیشتە جێبوونانە کە کۆی یەکە نیشتە جێبوونەکان لە سنووری پارێزگای هەولێر زیاتر لە 900,000 یەکەی نیشتە جێبوونە ئەگەر ئەو مامەڵانە لە فەرمانگەی تۆماری خانوبەرە تۆمار بکرێن هاوڵاتی مەجبور نابێت بچێت ئیسیعانە دەدەن بە هاوڵاتیان کە لە ماوەی نزیکی داهاتوودا دەبێت تاپۆ بکرێن. ئەکید و دەمەوێت هاوڵاتیانیش دڵنیا بکەنەوە لە ڕووی یاساییشەوە هەر کڕین و فرۆشتنێک بە هەر مڵکێکیان عقارێک بکرێت لە دەرەوەی فەرمانگەکانی خانوبەرە بە پێی یاسای تۆمارکردنی خانوبەرە بە نایاسایی ئەنجام دەدرێت لە قەڵەم دەدرێت چونکە تۆمارکردن تەنها لە دائیرەی خانوبەرەیە. زۆر لە پرۆژەکانی یەکەی نیشتە جێبوون هەر خاوەن پرۆژێک بە کەیفی خۆی نرخی خزمەت گوزاری دادنێ کارەبا ئاو زبڵ پاشماوە ئێوە لە چێوەی دیاریکردنی ئەو نرخانە؟ ئێمە دوای ئەوەی بابەتەکەمان دووبارە خستەوە بەردەم جەنابی سەرۆکی حکوومەت لیژنەیەک پێکات لە هەر سێ پارێزگای هەولێر هۆک سلێمانی بە ڕیاسەتی خودی پارێزگارەکان و نوێنەرایەتی بەم نزیکانە بە نوێنەرایەتی نۆ لایەنی پەیوەنددار بە هەر خزمەت گوزاریە و نوێنەریشیان لەو لیژنەیە بە ڕیاسەتی نوێنەری جەنابی پارێزگار لە هەموو پرۆژەیەک خەمڵاندنی نرخی خزمەت گوزاری دەکەن ناکرێەوە بەرهێنەر بە کەیفی خۆی ئەسعاردا بنێت کەواتەگەر لە دوێنێ بەم شێوەیە بوو ئیتر بۆ لە مەودووە لە هەر پرۆژەیەکی وەبەرهێنان هەر هاوڵاتیەک ئازادە و دەکرێت سەردانی ئێمە بکە سکاڵات تۆمارکە ئەگەر خزمەت گوزاریەکەی هاوشێوەی پرۆژەیەکی تری نیشتە جێبوون نەبوو یاخود کواڵێتیەکەی خراپ بوو یاخود نرخی وحدەی کارەبا لە 23 سنت کە تعمیم کرایە هەر هاوڵاتیەک لە هەر گەڕەکێکی شارەکان وەری دەگرێت بە هەمان شێوە ئەو نرخە وەردەگیرێت. وار بۆ زانیاریتان 13 وەبەرهێنەرمان داوەتە دادگا و سکاڵای یاساییمان لەسەر
بەرز کردوونەتەوە غەرامەی یاسایش کراون چونکە یەک لەو پێشنیارانی کە لیژنەکە کردوێتی پێویستە و بەرهێنەر پابند بێ بەو نرخی کە ئێمە یاخود ئەو لیژنەیە دایدەنێ لە کاتی سەرپێچیکردن داواکاری گشتی سەرپەرشتیار و چاودێری کۆی پرۆسەی نرخاندنی نرخی خزمەتگوزارین لە سەرجەم پرۆژەکانی نیشتە جێبوون ئەوەی باسی دەکەم لە هەولێر و لە دهۆک و سلێمانی. بەشێکی زۆر لە هاوڵاتیان گلەیی جۆر بە جۆریان هەبوو سەبارەت بە پرۆژەکانی یەکەی نیشتە جێبوون لە نێو هەرێمی کوردستاندا. ئەگەر بەشێک لە پرۆژەکان ئامانجی خۆی پێکا بێ و کەوتبێتە خزمەتی هاوڵاتیانەوە، بەڵام مانەوەی بەشێک لە پرۆژەکانی نیشتە جێبوون و فرتوفێڵی بەشێک لەوە بەرهێنەرەکان کە ئێستا لەلایەن بەڕێوەبەراتی گشتی و بەرهێنان لە هەرێمی کوردستان لەلایەن پۆلیسی هەرێمی کوردستانەوە داواکراون و پارەی خەڵکیان خواردووە، ئەمانە وای کردووە تا ڕادەیەک سیمای کردیەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان ناشرین بکات. حکوومەت دەڵێت سوورین لەسەر چارەسەرکردنی تەواوی کێشەکان، چ لەسەر نرخی خزمەت گوزاری چ ئەو پرۆژانەی کە تاوەکو ئێستا بە تەواو نەکراوی ماونەتەوە. دەڵێت لە ماوەی ئەم ساڵدا تەواوی ئەو کێشانە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک چارەسەر دەکرێت. تا باسێکی دیکە بابەتێکی دیکە بەخواتان دەست.